السلام عليكم. امید دەکەم کە زۆر باش بن. دوێنێ لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک پۆستێکم کرد سەبارەت بەوەی کە چۆن بەشێک لە کارمەندەکان لە کەناڵی NRT نان بڕاوکراون و هەر لەو پۆستەدا ئاماژەم بەوە کرد کە بە پۆستێکی تر سبەی شەو زانیاری زیاتر دەدەم. طبعاً بەر لەوەی کە دەست بە قسەکانم بکەم و تەفاسیلی هەندێک شت باس بکەم دەمەوێت ئەوە بڵێم کە زۆربەی هەرە زۆری ڕۆژنامە نووسان لە تەواوی دەستگاکاندا یاخود لەو دەستگایانەی کە غەدریان لێ دەکرێت و موچەکانیان دەخورێت و بە شێوازێکی جوان مامەڵەیان لەگەڵ ناکەن کە قسە ناکەن لە بەردوو هۆکارە. یەکیان ئەوەی دەترسن کە نان بڕاو بن ئەوانەی کە لەناو خودی دەستگاکانن کە لە کارەکانیان لایەندن کە ناحەقیشیان بەرامبەر دەکرێت بێجەنگ دەبن. دووەمینیان ئەوەی کە لە کەناڵەکان دەڕۆنە دەر کە قسە ناکەن لەبەر کەسایەت و سمعەی خۆیانە، چونکە دەزانن بەشێکی زۆر لە خاوەنی ئەو دەستگانە خاوەن چەندی پەیجی سێبەرن، لەوانەیە سبەی دووسبەی چەندین شتی جیاواز و تۆمەتیان بۆ هەڵبەستن و بۆیە ناچارن کە بێدەنگ بن. من دەمەوێت لە چیرۆکی خۆمەوە دەست پێ بکەم. تەبعاً چیرۆکی هاوشێوەی من زۆرە لەنێو ئەو دەستگایەدا کە بەدەیان کەس بەسەریان هاتووە و دواتر بێدەنگ بوونە و قسەیان نەکردووە یاخود دڵیان شکاوە لە کاری ڕاگەیاندن و ئیدی هەر لە کاری ڕاگەیاندن دوو کەوتونەتەوە یانیژەوەیە لە دەستگای تر بە بێدەنگی سەرقاڵی ئیشی خۆیانن. بەڵام بەڕاستی من نامەوێت بێدەنگ بم لەبەرەوەی ئەو کاتی کە لەو دەستگایشدا بوومە زۆر شتە بۆ کە قوبڵم نەکردو و ڕەدی خۆمم داوەتەوە و ئێستا شەر بە هەمان شێوە من لە چیرۆکی خۆمەوە دەست پێ دەکەم. طبعاً من ساڵێک و 6 مانگ پەیامنێری دەڤەری ڕاپەڕین بووم کە قەزای ڕانیە و ئەو ناحیانەی دەوروبەری هەمووی و لەو بڕوایەدام خەڵکی دەڤەرەکە هەمووی شایدی ئەوم بۆ دەدەن کە چەندە ماندوو نەناسانە کارم کردووە و ڕەنج و ماندووبوونێکی زۆرم داوە و خیانەتم لە کارەکەی خۆم نەکردو و زۆر پیشەیانە و ئەخلاقیانە کارم کردو زۆر بە جدیات و مەبدەئێکی بەرزەوە ئیشەکەمم کردەوە. لێشی پەشیمانیم شانازیشی پێوە دەکەم لەبەرەوەی کە ڕەنجی خۆمە بەر لەوەی کە ببێتە مڵک و ماڵی دەستگایەکی کەسایەتی خۆم بووە و پێشتریش ئەزمموی کارمە هەبووە بۆیە ئەو دەستگای و توانایی لە مندا بینیەوە و ئەرکەی بە من سپاردووە. بارحاڵ من دوای ئەوەی کە شەوی مارە بڕینەکەم 29 بوو، دوای ئەوە فترەیەک سەرقاڵی کاری ئاهەنگ و مەراسیمی هاوسەرگیری خۆم بووم. دوای ئەوە حوتی دا لەلایەن شاسوار عەبدولواحیدەوە بانکرام لە گوندی ئەڵمانی لە کۆشکەکەی خۆیدا قسەی لەگەڵ کردم. من لەوێ یەک دوو ڕەخنەم گرت ئەو کاتە ئەوەی بە من ڕاگەیاندکە کچی کەناڵەکەی و دەتوانێت بێ لێرە کار کات و هیچ گرفتێک نییە. ڕەخنەکانی مژێکێکان تایبەت بوو بەوەی کە لە نێو دەستگاکەدا توانستی کارمەندەکان و پەیامنێرەکان و هەموو ئەوانەی کە لەوێنە باش ئیسفادەی لێ ناکرێت و دەستگاکە لە ناوە ڕۆکدا زۆر لاواز بوو پێویستە زیاتر گەشەی پێ بدرێ و یەکێکتر لە ڕەخنەکانم ئەوە بوو کە نەوەی نوێ هەڵی کرد لە بابەتێکدا ئەویش ئەوە بوو کە ئەو هەموو خۆبەخش و کەسانە دەستگیر کران بۆ جارێکیش پەرلەمانتارەکان سەرۆکی جوڵانەکۆی کە سەردانی کە سوکاری نەکردن کە یەکێک لەوانە کوڕەخاڵەکەی خۆم بوو مامۆستا دەرباز جەلیزادە لە شاری کۆیە کە هێرشیان کردە سەر ماڵەکەی و دەستگیر کرا و تەنانەت کەسێکیش سۆراغی نەکرد. حیزبەکانی ترچوون بۆ سەلامەتی و بەخێرهاتنەوەی لە زیندان نەوەکو ئەم شوێنە و ئەم حیزبە لە کاتێکدا کە خۆبەخش بە ناوی خۆبەخشی جوڵانەوەکە بەناویان کردبوو. بە هەر حاڵ دوای ئەوە هەتاوەکو 27 دا من پەیوەندیم لەگەڵ دەستگاکە هەر هەبووە و چەندین جار 4 بۆ 5 جار هاموشۆم کردو لەگەڵ بەرپرسی پەیامنێران لەگەڵ بەرپرسی ژووری هەواڵ دانیشتومە قسەم کردووە باسمان لەوە کردو کە من چۆن بتوانم بێم لێرە کار بکەم و پێیان خۆش بووە خۆیان ویستویانە کە لەوێ کار بکەم. لەمە دوای یەکی دا تاوەکو 27 دا من چاوەڕوانی تەنها موچەیەکم بوو کە بەر لە وادەی هاوسەرگیریم بوو ئەو موچەیە کە لەلایەن بە بڕیاری بەڕێوبەری دەستگاکەوە ڕاگیرا بوو بەڕێوبەری کەناڵ ئەویش بە بیانووی ئەوەی گوایە نەوەکا من بچم بۆ شوێنێکی تر یان دەستگای تر لە کاتێکدا کە من قسەم کردووە کە لەلای ئێوە جەمێنمەوە ئەو موچە بە هەوڵ و تەقەلایەکی زۆر دوای 4-5 جار سەردانیکردنی تەلەڤیزیۆن کە خودی بەڕێوەبەر خۆی لە دەوام نەبوو بەرپرسی ژووری هەواڵ و بەرپرسی پەیامنێران لەگەڵ من دانیشتن و خۆشیان ماون و کە ئەم ڤیدیۆ ببینن دەزانم باسی کام ڕۆژە دەکەم هەموو کەناڵەکە شایەدە تا من بە هەوڵێکی زۆر موچەکەی خۆمەوە وەرگرت. یەکی 11 ئاهەنگی گواستنەوەم بوو کە هەر بڕیار بوو دوای ئەوەی کە وادەی گواستنەوەم تێپەڕی ئیدی من بچمەوە سەرکار و ئیشی خۆم و لە دەستگاکە لە بەشێک لە بەشەکاندا کار بکەم. 4 ڕۆژ دوای هاوسەرگیریم کە بووکی 4 ڕۆژ بووم تەنها ئەوەم بینی کە بەیانی کاتژمێر 8 لە مەسنجەری کەناڵەکە لە هەموو بەشەکانیدا من ڕیموف کرام لەلایەن بەڕێوەبەری دەستگاکەوە کە هونەر ئیحسانە
بۆچی کەس نازانێت دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر دوای دووسێ ڕۆژ لەلایەن بەرپرسی ژووری هەواڵەوە ئەوم پێ ڕاگەیەندرا کە ڕاژەکەت ڕاگیراوە. بۆچی ڕاگیراوە نازانین، هیچی نەگوتۆ، تەنها گوتوویەتی ڕاژەکەت ڕاگیراوە. دوای هەوڵێکی زۆر توانیم ئەو موچەی کە ئەم چەند ڕۆژەی داوامەشم کردو لە مانگی دەدا وەری بگرمەوە. بەڕاستی چ ئەخلاق و پرێنسیب و مەبدەئێک ڕێگە بە تۆ دەدات وەکو بەڕێوەبەرێک، وەکو دەستگایە کارمەندێکی خۆت کە ڕەنجی بۆ داویت، کە لە خۆشترین ڕۆژەکانی ژیانیدایە، کە تازە لە پرۆسەیەکی جیاواز و قۆناغێکی جیاوازی ژیانیدایە، کە پێویستی بەوەیە باشتر لە جارە خۆی لەسەر پێ بگرێت و داهاتوی خۆی دروستکە نان بڕاوی بکەیت. لە پای چی؟ تەنها هۆکارێک تا ئێستا کە بۆ من جێگەی پرسیارە ئەوەیەکە بۆچی هیچ کامێک لە بەڕێوەبەر و بەرپرسی دەستگاکان ئاگادار نەبوون لە ڕاگررتنی ڕاژەکەی من کە تەنها بە بڕیاری تاکە کەسێک ئەمەدراوە کە چێە؟ نیشانەی پرسیارە ئەمە. بۆچی دەبێت ڕاژەی من ڕابگیرێت و هیچ کامێ لەو بەرپرسانی کە پەیوەندیان بەکارەکەی منەوە هەبوو لی ئاگادار نەبن. ئیدارەی کەناڵەکە من پەیوەندیم پێوە کرد ئاگادار نەبووە، بەرپرسی پامنێران ئاگادار نەبووە، بەرپرسی ژووری هەواڵ ئاگادار نەبووە، کە نامەکانیشیان هەموو لەلام هەیە و هەموو شتێ ڕیکۆردکرا و ئەرشیفە. ئەمە لە پای چی؟ تەبعاً هەر چیرۆکی من نییە، بەدایان چیرۆکی تری ئاوا هەیە لەو کەناڵە و ڕووی داوە. من دەمەوێت ئەوە بڵێم کە من بە بەڵگە هەمە و لێرەش ئێستا دایدەنم لە یەکێ لە چاتەکاندا کەچی بە من وتراوە بەرپرسی یەکێ لە بەشەکانی ئەم دەستگا ئەوەی بە من گوت لەبەرەوەی کە من پۆستێکم لەسەر یەکێ لەو پەیامنێرانی کە پێشتر لەو کەناڵە کردووە لە بۆ بردومانکردنەکەی کۆیە کە هیوای سەلامەتیم بۆ خواستە ئەوە بە من گوترا کە ئەم پۆستە دیلێت بکە لەبەرەوەی نابێ ڤیدیۆ و ناوی کەسی تر بارز بکرێت. لە کاتی دامە ئەکاونتی شخصی خۆمە، پەیوەندی نییە بە هیچ کەسێکەوە، بۆ دەبێت تەداخلی ئەکاونتی شخصی من بکەن لە کاتێکدا پۆستێکم کردو پڕیەتی لە ئەخلاق و باشی پیشەیی بوون و مرۆڤ دۆستی من کە ئەوەم پێڕاگەیەندرا سزا دەدرێت ئەگەر بێت و ئەم پۆستەلانە بەی. من ئەو کاتە ئەوەم گوت کە کارمەندیش بووم لەو کەناڵە سزاکە بدەن عقوبەکەی هەر شتێکم من ئامادەم، بەڵام من ئەو پۆستە لا نابم وەلاشم نەبرد و ئێستاش لە ئەکاونتەکەمدا ماوەتەوە کە پۆستەکە لەسەر ڤیدیۆیەکی کاک ئەیوبوەرتی پەیامنێر بوو کە برایەکی بەڕێزی منە و ڕێز و تەقدیرم بۆ هەیە و ئێستا لە دەستگایەکی جیاوازتر کار دەکات. بۆچی دەبێت لەسەر پۆستی ئەکاونتی شخصی کارمەند عقوبەت بدرێت و موچە بڕاو بکرێت لەسەر قسەی حەق و ڕاستیکە گوتوویەت. سەلام عەلەیکوم، ئومێد دەکەم کە زۆر باش بن. دوێنێ لە ئەکاونتی خۆم لە فەیسبوک پۆستێکم کرد سەبارەت بەوەی کە چۆن بەشێک لە کارمەندەکان لە کەناڵی NRT نان بڕاو کراون و هەر لەو پۆستەدا ئاماژەم بۆ کرد کە بە پۆستێکی تر سبەی شەو زانیاری زیاتر دەدەم. طبعاً بەر لەوەی کە دەست بە قسەکانم بکەم و تەفاسیلی هەندێک شت باس بکەم دەمەوێت ئەوە بڵێم کە زۆربەی هەرە زۆری ڕۆژنامە نووسان لە تەواوی دەستگاکاندا یاخود لەو دەستگایانەی کە غەدریان لێ دەکرێت و موچەکانیان دەخورێت و بە شێوازێکی جوان مامەڵەیان لەگەڵ ناکەن کە قسە ناکەن لە بەردوو هۆکارە. یەکیان ئەوەی دەترسن کە نان بڕاو بن ئەوانەی کە لەناو خودی دەستگاکانن کە لە کارەکانیان لایەندن کە ناحەقیشیان بەرامبەر دەکرێت بێدەنگ دەبن. دووەمینیان ئەوەی کە لە کەناڵەکان دەڕۆنە دەر کە قسە ناکەن لەبەر کەسایەت و سومعەی خۆیانە، چونکە دەزانن بەشێکی زۆر لە خاوەنی ئەو دەستگانە خاوەن چەندی پەیجی سێبەرن، لەوانەیە سبەی دووسبەی چەندین شتی جیاواز و تۆمەتیان بۆ هەڵبەستن و بۆیە ناچارن کە بێدەنگ بن. من دەمەوێت لە چیرۆکی خۆمەوە دەست پێ بکەم. تەبعاً چیرۆکی هاوشێوەی من زۆرە لەنێو ئەو دەستگایەدا کە بەدەیان کەس بەسەریان هاتووە و دواتر بێدەنگ بوونەوە و قسەیان نەکردو یاخو دڵیان شکاوە لە کاری ڕاگەیاندن و ئیدی هەر لە کاری ڕاگەیاندن دووکەوتونە تۆیانیش ئەوەیە لە دەستگای تر بە بێدەنگی سەرقاڵی ئیشی خۆیانن. بەڵام بەڕاستی من نامەوێت بێدەنگ بم لەبەرەوەی ئەو کاتی کە لەو دەستگایشدا بوومە زۆر شتە بۆ کە قوبڵم نەکردو و ڕەدی خۆمم داوەتەوە و ئێستا شەر بە هەمان شێوە من لە چیرۆکی خۆمەوە دەست پێ دەکەم. طبعاً من ساڵێک و 6 مانگ پەیامنێری دەڤەری ڕاپەڕین بووم کە قەزای ڕانیە و ئەو ناحیانەی دەوروبەری هەمووی و لەو بڕوایەدام خەڵکی دەڤەرەکە هەمووی شایدی ئەوم بۆ دەدەن کە چەندە ماندوو نەناسانە کارم کردووە و ڕەنج و ماندووبوونێکی زۆرم داوە و خیانەتم لە کارەکەی خۆم نەکردو و زۆر پیشەیانە و ئەخلاقیانە کارم کردو و زۆر بە جدیات و مەبدەئێکی بەرزەوە ئیشەکەمم کردووە. لێشی پەشیمانیم شانازیشی پێوە دەکەم لەبەرەوەی کە ڕەنجی خۆمە بەر لەوەی کە ببێتە مڵک و ماڵی دەستگایەکی کەسایەتی خۆم بووە و پێشتریش ئەزمموی کارمە هەبووە بۆیە ئەو دەستگای و توانایی لە مندا بینیەوە و ئەرکەی بە من سپاردووە. بەرحاڵ من دوای ئەوەی کە شەوی مارە بڕینەکەم 29 بوو، دوای ئەوە فترەیەک سەرقاڵی کاری ئاهەنگ و مەراسیمی هاوسەرگیری خۆم بووم. دوای ئەوە حوتی لەلایەن
شاسوار عەبدولواحیدەوە بانکرام لە گوندی ئەڵمانی لە کۆشکەکەی خۆیدا قسەی لەگەڵ کردم من لەوێ یەک دوو ڕەخنەم گرت ئەو کاتە ئەوەی بە من ڕاگەیاندکە کچی کەناڵەکەی و دەتوانێت بێ لێرە کار کات و هیچ گرفتێک نییە ڕەخنەکانی مژێکێکان تایبەت بوو بەوەی کە لە نێو دەستگاکەدا توانستی کارمەندەکان و پەیامنێرەکان و هەموو ئەوانەی کە لەوێنە باش ئیسفادەی لێ ناکرێت و دەستگاکە لە ناوە ڕۆکدا زۆر لاواز بۆ پێویستە زیاتر گەشەی پێ بدرێ و یەکێکتر لە ڕەخنەکانم ئەوە بووکە نەوەی نوێ هەڵی کرد لە بابەتێکدا ئەویش ئەوە بوو کە ئەو هەموو خۆبەخش و کەسانە دەستگیر کران بۆ جارێکیش پەرلەمانتارەکان سەرۆکی جوڵانەکۆیت کە سەردانی کەسوکاری نەکردن کە یەکێک لەوانە کوڕەخاڵەکەی خۆم بوو مامۆستا دەرباز جەلیزادە لە شاری کۆیە کە هێرشیان کردە سەر ماڵەکەی و دەستگیر کرا و تەنانەت کەسێکیش سۆراغی نەکرد حیزبەکانی ترچوون بۆ سەلامەتی و بەخێرهاتنەوەی لە زیندان نەوەکو ئەم شوێنە و ئەم حیزبە لە کاتێکدا کە خۆبەخش بە ناوی خۆبەخشی جوڵانەوەکە بە ناویان کردبوو بە هەر حاڵ دوای ئەوە هەتاوەکو 27دا من پەیوەندیم لەگەڵ دەستگاکە هەر هەبووە و چەندین جار 4 بۆ 5 جار هەمووشۆم کردو لەگەڵ بەرپرسی پەیامنێران لەگەڵ بەرپرسی ژووری هەواڵ دانیشتومە قسەم کردووە باسمان لەوە کردو کە من چۆن بتوانم بێم لێرە کار بکەم و پێیان خۆش بووە خۆیان ویستویانە کە لەوێ کار بکەم لە مەودوای یەکیدا تاوەکو 27دا من چاوەڕوانی تەنها موچەیەکم بوو کە بەر لە وادەی هاوسەرگیریم بوو ئەو موچەیە کە لەلایەن بە بڕیاری بەڕێوبەری دەستگاکەوە ڕاگیرا بوو بەڕێوبەری کەناڵ ئەویش بە بیانووی ئەوەی گوایە نەوەکە من بچم بۆ شوێنێکی تر یان دەستگای تر لە کاتێکدا کە من قسەم کردووە کە لە لای ئێوە جەمێنمەوە ئەو موچە بە هەوڵ و تەقەلایەکی زۆر دوای 4-5 جار سەردانیکردنی تەلەڤیزیۆن کە خودی بەڕێوەبەر خۆی لە دەوام نەبوو بەرپرسی ژووری هەواڵ و بەرپرسی پەیامنێران لەگەڵ من دانیشتن و خۆشیان ماون و کە ئەم ڤیدیۆ ببینن دەزانم باسی کام ڕۆژە دەکەم هەموو کەناڵەکە شایەدە تا من بە هەوڵێکی زۆر موچەکەی خۆمەوە وەرگرت 11 ئاهەنگی گواستنەوەم بوو کە هەر بڕیار بوو دوای ئەوەی کە وادەی گواستنەوەم تێپەڕی ئیدی من بچمەوە سەر کار و ئیشی خۆم و لە دەستگاکە لە بەشێک لە بەشەکاندا کار بکەم 4 ڕۆژ دوای هاوسەرگیرم کە بووکی 4 ڕۆژ بووم تەنها ئەوەم بینی کە بەیانی کاتژمێر 8 لە مەسنجەری کەناڵەکە لە هەموو بەشەکانیدا من ڕیموف کرام لەلایەن بەڕێوەبەری دەستگاکەوە کە هونەر ئیحسانە بۆچی کەس نازانێت دوای هەوڵ و ماندووبوونێکی زۆر دوای 2-3 ڕۆژ لەلایەن بەرپرسی ژووری هەواڵەوە ئەوم پێڕاگەیەندرا کە ڕاژەکەت ڕاگیراوە بۆچی ڕاگیراوە نازانین هیچی نەگوتۆ تەنها گوتوویەتی ڕاژەکەت ڕاگیراوە دوای هەوڵێکی زۆر توانیم ئەو موچەی کەم چەند ڕۆژەی داوامەشم کردو لە مانگی دەدا وەری بگرمەوە بەڕاستی چ ئەخلاق و پرێنسیب و مەبدەئێک ڕێگە بە تۆ دەدات وەکو بەڕێوەبەرێک وەکو دەستگایە کارمەندێکی خۆت کە ڕەنجی بۆ داویت کە لە خۆشترین ڕۆژەکانی ژیانیدایە کە تازە لە پرۆسەیەکی جیاواز و قۆناغێکی جیاوازی ژیانیدایە کە پێویستی بەوەیە باشتر لە جارە خۆی لەسەر پێ بگرێت و داهاتووی خۆی دروستکە نان بڕاوی بکەیت لە پای چی تەنها هۆکارێک تا ئێستا کە بۆ من جێگەی پرسیارە ئەوەیەکە بۆچی هیچ کامێک لە بەڕێوەبەر و بەرپرسی دەستگاکان ئاگادار نەبوون لە ڕاگررتنی ڕاژەکەی من کە تەنها بە بڕیاری تاکە کەسێکە مەدراوە کە چێە نیشانەی پرسیارە ئەمە بۆچی دەبێت ڕاژەی من ڕابگیرێت و هیچ کامێ لەو بەرپرسانی کە پەیوەندیان بەکارەکەی منەوە هەبوو لی ئاگادار نەبن ئیدارەی کەناڵەکە من پەیوەندیم پێوە کرد ئاگادار نەبووە بەرپرسی پەیامنێران ئاگادار نەبووە بەرپرسی ژووری هەواڵ ئاگادار نەبوو کە نامەکانیشیان هەموو لەلام هەیە و هەموو شتێ ڕیکۆردکرا و ئەرشیفە ئەمە لە پای چی تەمەەن هەر چیرۆکی من نییە بەدایان چیرۆکی تری ئاوا هەیە لەو کەناڵە و ڕووی داوە من دەمەوێ ئەوە بڵێم کە من بە بەڵگە هەمە و لێرەش ئێستا دایدەنم لە یەکێ لە چاتەکاندا کەچی بە من وتراوە بەرپرسی یەکێ لە بەشەکانیم دەستگای ئەوەی بە من گوت لەبەرەوەی کە من پۆستێکم لەسەر یەکێ لەو پەیامنێرانی کە پێشتر لەو کەناڵە کردووە لە بۆ بردومانکردنەکەی کۆیە کە هیوای سەلامەتیم بۆ خواستەوە ئەوە بە من گوترا کەم پۆستە دیلێت بکە لەبەرەوەی نابێ ڤیدیۆ و ناوی کەسی تر بارز بکرێت لە کاتی دامە ئەکاونتی شخصی خۆمە پەیوەندی نییە بە هیچ کەسێکەوە بۆ دەبێت تەداخلی ئەکاونتی شخصی من بکەن کە لە کاتێکدا پۆستێکم کردو پڕیەتی لە ئەخلاق و باشی پیشەیی بوون و مرۆڤ دۆستی من کە ئەوەم پێڕاگەیەندرا سزا دەدرێت ئەگەر بێت و ئەم پۆستەلانە بەی من ئەو کاتە ئەوەم گوت کە کارمەندیش بووم لەو کەناڵە سزاکە بدەن عقوبەکەی هەر شتێکە من ئامادەم بەڵام من ئەو پۆستە لا نابم وەلاشم نەبرد و ئێستاش لە ئەکاونتەکەمدا ماوەتەوە کە پۆستەکە لەسەر ڤیدیۆیەکی کاک ئەیوبوەرتی پەیامنێر بوو کە برایەکی بەڕێزی منە و ڕێز و تەقدیرم بۆ هێ و ئێستا لە دەستگایەکی جیاوازتر کار دەکات بۆچی دەبێت لەسەر پۆستی ئەکاونتی شخصی کارمەند عقوبەت بدرێت و موچە بڕاو بکرێت لەسەر قسەی حەق و ڕاستیکە گوتوویەت
طبعا ئەوەی کە بەلای منەوە جێگای سەرنجە ئەوەیە کە چیرۆکەکە هەر من نیم بەر لە من و دوای منی زۆر چیرۆکی تر دەبن و هەموو ئەوانەی لەنێو ئەو دەستگایدان یەک بەیەک معاناتی جیاوازیانەیە. من چەند نمونەیەکتان پێ دەڵم کە هاوشێوەی من چۆن لە کارەکانیان لادراون بەبێ گوتنی هیچ هۆکارێک. پەیامنێر هەبووە لە کاتی کارکردنی خۆیدا بووە بەبێ بوونی هیچ هۆکارێک تەنها بە یەک پەیوەندی تەلەفۆنی تەبانەوە پەیامنێرە لە ڕانی بۆ پەیامنێری بەر لە من پێی گوتراوەکە ڕاژەکەت ڕاگیراوە و دواتریش چەندین بوختان و قسەیان بۆ هەڵبەستووە و بۆیە لە کارەکە لامانداوە لە کاتێکدا کە هیچ ڕێکخراوێک هیچ کەسێک هیچ شوێنێک ناپرسێتەوە باشە گرێبەستێکیە لە نێوانی کەناڵێک و پەیامنێرێک یان کارمەندێک حەق و حقوقی ئەو کارمەند و ئەو پەیامنێرانە بۆچی نادرێت بۆچی دەبێت بێدەنگ بن بۆچی دەبێت کەس قسە نەکات لە پای ئەو زوڵمەی کە لی دەکرێت. پڕۆدیسەر هەبووە لە چەند ساڵی ڕابردوودا کە لە بەرنامەی پانۆرامای NRT تەنها لە ژووری کۆنتترۆلەوە بە بێژەرەکەی گوتووە پرسیاری ئەوە بکە کە عەلی حەمە ساڵح دەڵێت حیزبەکەی تۆ سەرۆکەکەتان گەندەڵە وای لە میوانەکە پرسیوە کە کاکسەکەوت ناوێک باڵە نەبم واگەیشتە من ئەو کاتە کاتژمێریەکی شەو پڕۆدیسەر لە کار لادراوە بە ئەمری سەرۆکی جوڵانەوەکە کام هاوسەنگی کام بوێری کام ڕاستگۆیی کام دەنگی حەق. پێشکەشکار هەبووە لە NRT 4 کە بەشە ئاینیەکەیەتی تەنها لەبەر پۆستی ئەکاونتەکەی خۆی کە لەسەر خاوەن پێداویستێکی تایبەت کردوویەتی کە هاوکاری بۆ کۆبکاتەوە لەلایەن بەڕێوەبەری کەناڵەکەەوە پێی گوتراوە ئەو پۆستە لابەرە ئەو پێشکەشکارە بتوێتی من لای نابم لەبەرەوەی کە من کارێکی خەیریە دەیکەم دوای ئەوە یەکسەرەن لە ئیدارەی کەناڵەکە ڕاژەکەی ڕاگیراوە. بەڕاستی ڕقتان لە کاری خێریشە نەشتانەوێ ئەوەش بکرێت ئەیکەم باسی حەق و قوتی خەڵکو و لەگەڵ کۆژانی هاوڵاتیان و نازانم قسە باق و بریقانە دەکەن. طبعا موچە بڕاو کراوە تا ئێستاش ئەو پێشکەشکارە چاوەڕێی ئەو لێبڕینی موچە و پاشەکەوتانەیە کە لە کەناڵەکە لە ساڵانە ڕابردوو کراوە تا ئێستا پێی نەدراوە قایمەیەکە لیستەیەکە دروست کراوە و پێیان نەدراوە. کارمەند هەبووە لە هەواری شار سەرقاڵی وێنەگرتن بۆ لە ڕۆژی زاوایەتیدا بە یەک مەسج پێی گوتراوە طبعا هەمومان چیرۆکەکانمان یەکە هەمومان بە مەسج پێمان دەگوترێت بەبێ هۆکاریش بە کاکی زاوە زێڕینە گوتراوە ڕاژەکەت ڕاگیراوە. بۆچی؟ بۆ دەبێت لە خۆشترین ڕۆژی ژیانی جە و میزاج و ڕحی کەسەکە تێک بدەن تازە زاوایە کە پێویستی بەوەیە کە لەسەر پێی خۆی بوەستێ ژیانی تەئەمینتر و باشتر بکات لە کاتێکدا پێتا گوتوە 4 ڕۆژیش ئیجازەیت و ئۆفیت کە زاوایت بەڵام ڕاژەکەیتان ڕاگرتووە. ئەمەش چیرۆکی کارمەندێکی تریە و دەستگایە کە ناوەکەی لە لای من پارێزراوە. پێشکەشکاری کەناڵە ئاینیەکە هەبووە کە داوای لێکرا ببێ بە کاندید بۆ حیزبەکە بەڵام لەبەرەوەی قبوڵی نەکردووە و چەندین ئیمتیازی جیاوازیان داوەتە بەردەمی و هەر قبوڵی نەکردووە لە حساسترین کاتی ژیانی کە ئازیزێکی لە دەستداوە لەو کاتەدا و تعزیێبار بووە ڕاژەکەی ڕاگیراوە و لە کەناڵەکە دەرکراوە. بۆچی دەبێ وابێت؟ تا ئێستا لیستێک هەیە لەلایەن بەرپرسی ئیدارەی کەناڵەکە و خودی کۆمپانیای نالیا ئەگەر جویان لەو قسەی من بێ زۆر باش دەزانن کە باسی چێ دەکەم. قایمەیەکتان لایە لیستێکتان لایە کە موچەی بەدەیان کارمەندی دەستگاکەیە کە پێشووتر و لە ئێستادا لەلاتان و پێشووتری لەلاتان کاریان کردو کە یەکێک لەوانە هاوسەرەکەی خۆمە کە موچەکانیان لەو کاتەی خۆی لێبڕین و پاشەکەوتان کردو. ئێوە گلەی چی لە حکوومەتی هەرێمی کوردستان و حیزبەکان دەکەن کە سیستمی پاشەکەوت و لێبڕنی داناوە کاکە ئێوە یەکەم کەس بوون کە پاشەکەوت و لێبڕینتان خستۆتە مێشک و دەرونی کارمەندەکانی خۆتانەوە. لە مانگی دوو تەبعاً باسی 2-3 ساڵ لەمەوبەر دەکەم مانگی دوو هەبووە کە 150 پاشەکەوت و لێبڕین هەبووە مانگی 350 پاشەکەوتە بووە مانگی 4 125 پاشەکەوتە بووە مانگی 5 120 پاشەکەوتە بووە. بزەحمەت ئەرک نەبێ دەتوانن لەم لیستەی خۆتاندا موچەی ئەو کارمەندانەتان بدەنەوە کە پاشەکەوت و لێبڕینی موچە هەبوو بە حساب بۆتان هەڵگرتون و تا ئێستانەتان داونەتەوە. یەکێ لەوانە هاوسەرەکەی خۆمە کە نزیکەی 3 ساڵ و 4 ساڵە لە هەوڵ و تەقەلای ئەوەدا ئەو موچەیەتان لێوەرگرێتەوە کە پاشەکەوتان کردو و لێتان بڕیوە بەڵام تا ئێستا نەتان داوەتەوە. گلەی چی لە حکوومەت و حیزبەکانی هەرێمی کوردستان دەکەن لە کاتێکدا کە خۆتان سیستم و پەیڕەوەکەتان ئەوەندە ڕێک و پێک نییە لە کاتێکدا کە خۆتان وەکو ڕۆبۆت کارمەندەکانتان ئیستیغلال دەکەن و بەکاریان دێن و بە زۆرترین کار و بە کەمترین موچە
ئیشیان پێ دەکەن. بێژەری زۆر دیار و بەناوبانگ هەیە لەو کەناڵە کە ئێستا لەوێ نەماوە لە دەستگای تر کار دەکات لەسەر ئەوەی کە قبولی نەکردووە ڕاپۆرتێکی پەیجێکی سێبەرت بخوێنێتەوە لە کار لات داوە موچەکەی ڕانەگرتووە ناچارت کردووە کە بڕوات لە کەناڵەکە و تا ئێستاش موچەی مانگێکی کە ئەو کاتی دەوامی خۆی بە فەرمی کردووە پێت نەداوە. زۆر باشیش ئەوانەی کە جویان لێم بەدەزانن کە باسی کام بێژەرە دەکەم کە بێژەرێکی زۆر دیار بوو و توانایەکی زۆر باشی هەبوو. لەو بڕوایەدام کە ڕاستی و ڕەوانی شتەکان بۆ هەموو هاوڵاتیان ڕوون بێتەوە زۆر باش دەبێت. ئەو کەناڵە هاوسەنگی و ڕاستی کە باسی دەکەن ئەمەیە واقعەکەی و ئاوا ڕوبەڕووی خەڵک دەبێتەوە. داوایان لە من کرد کە دووبارە بچمەوە کەناڵەکە بەڵام بەڕاستی من قبوڵم نەکرد لەبەرەوەی غرور و کەسایەتیم هەیە ناکرێتەوە کەسێک دڵتەنکەی بێتاقەتیکەی لە کار لای دێ بەبێ هیچ هۆکارێک بەبێ هیچ قسەیەک و دواتریش بڵێ وەرەوە قەیناکە هیچ نەبووە هەڵەتێ گەیشتنێک بووە. و بەڕاستی جێگەی داخە جێگەی داخ بۆ هەموو ڕێکخراوەی بەناوی ڕۆژنامە نووسان مشەخۆری دەکەن جێگەی داخە بۆ هەموو ئەو ڕۆژنامە نووسانەی کە ئێستا لە نێو کاردانە و لە حەقی هاوڕێکانیان بێدەک دەبن لە ترسینان و قوتی خۆیان و بۆ هەموو ئەو ڕۆژنامە نووسانەی کە دەژڕۆن قسە ناکەن بڵێ ئەمانەوە بۆیان دەلوێ کە ئێوە قسەنەکەن من قسەنەکەمێکێکی تر قسەنەکە وا بۆیان ڕێک دەکەێت و هاوڕێکانی ترمان کە لەوێ واوەیلانیانە بەدەستیانەوە هەمان چیرۆکەکانی ئێمەیان دەبێت. بە هیوان پەیامەکانم بە دروستی گەیشت بێ و لێکدانەوەی جیاوازی لەلایەن خەڵکەوە بۆ نەکرێت دووبارە ڕێز و تەقدیرم هەیە بۆ هەموو لایەک و سپاسی هەموو لایەکتان دەکەم.